تا مانگی نۆی ئەمساڵ ئەو سینگڵانەی هاوسەرگیری نەکەن لە کارەکەیان دووردەخرێنەوە بۆ بەدەنگەوەچوونی بانگەوازێکی حکوومەت بۆ بەرزکردنەوەی ڕێژەی هاوسەرگیری لە وڵاتەکەدا. کۆمپانیایەکی گەورە لە چین وادەیەک بۆ کارمەندە سینگڵەکان دادەنێت و ئاگاداریان دەکاتەوە کە ئەگەر هەتا مانگی ئەیلولی ئەمساڵ هاوسەرێک بۆ خۆیان نەدۆزنەوە ئەوە لە کارەکەیان دووردەخرێنەوە. گروپی کۆمپانیەکانی شۆنتیان لە هەرێمی شاندۆنگ لە ڕۆژهەڵاتی چین کە زیاتر لە 1200 کارمەندی هەیە سیاسەتێکی نوێ پەیڕەو دەکات بۆ بەدەنگەوەچوونی بانگەوازی حکوومەتی ئەو وڵاتە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی هاوسەرگیری و داوای لەو کارمەندانی کردووە کە تەمەنیان لە نێوان 28 بۆ 58 ساڵیدایە و هاوسەرگیریان نەکردووە یاخود جیابوونەتەوە تا کۆتایی مانگی ئەیلولی ئەمساڵ هاوسەرگیری بکەن بە پێچەوانەوە لە کارەکانیان دووردەخرێنەوە. کۆمپانیەکە لە ڕاگەنراوەکەیدا نووسیوێتی وەڵام نەدانەوەی بانگەوازی حکوومەت بۆ بەرزکردنەوەی ڕێژەی هاوسەرگیری خیانەتکردنە. ئەگەر ڕێگە بە خۆت بدەیت بە تەنیا بمێنیتەوە شتێکی دادپەروەرانە نییە. هەروەها ئەوەش هاتووە ئەو کارمەندانەی تا کۆتایی مانگی ئازار بەدەم بانگەوازەکەوە نەچن پێویستە لە نامەیەکدا ڕەخنە لە خۆیان بگرن. ئەگەر تا مانگی حوزەیرانیش نەیانتوانی هاوسەرگیری بکەن کۆمپانیەکە هەڵسەنگاندن بۆ بارودۆخەکەیان دەکات. لە دواتریشدا ئەگەر بێت و تا مانگی ئەیلول هاوسەرێک نەدۆزنەوە ئەوە لە کارەکەیان دەردەکرێن. ئەم سیاسەتەی کۆمپانیا چینیەکە هەرزوو بووە جێڕەخنە و ناڕەزایی چونکە ئەو بڕیارە پێشێلکردن و دەستخستنە نێو ژیانی تاکە کەسیە. چین لە ساڵی ڕابردوودا 9.54 ملیۆن منداڵی تازە لەدایکبووی تۆمار کردووە کە ئەم ژمارەیە 520,000 لە ساڵی 2023 زیاترە. ئەمەش یەکەم بەرزبوونەوەی ژمارەی لەدایکبووانە لە وڵاتەدا لە ساڵی 2017.